لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێکی تر لە ناوە بەرز و پیرۆزەکانی پەروەردگارمان ناوی بەرزی ئەلحەیە. ئەلحەی واتە هەمیشە زیندوو و خاوەنی ژیانی هەمیشەیی، ئەو زاتەی کە هەر هەبووە ئەزەلیە قەت نەبوونی بەسەردا نەهاتیە و ئەو زاتەی ئەبەدیە هەر دەمێنێتن، غەیری وی هەموویان بیدایەت و نیهایەتیان هەیە. هەرچی شتێک لەو کەون و کائیناتەی لەو مەخلوقاتەی تەماشا دەکەی هەمیشە لە گۆڕاندایە، هەمیشە لە حاڵەتێک دەسێتە حاڵەتێکی تر، لە زەڕەیەک تاک و مەجەڕەیەک، هیچ شتێک لەو گۆڕانکاریە بەدەر نییە. ئەوەش لۆ ئەوەیە کەوا پیشانمان بدا کە زاتێکی ئەلحەی هەمیشە زیندوو هەیە کە ئەو گۆڕانکاریەی بەسەردا دێنی. دەبێ زاتێک هەبی کەوا گۆڕان بەسەر ئەو مەخلوقاتە دابێنی و خۆشی بەدەربی لە گۆڕانکاری، نابی ئەو زاتە خۆی گۆڕانکاری بەسەر بێ ئەجینا ئەویش دەبی زاتەکی دیکە هەبی گۆڕانکاری بەسەرەویش دابینی. کەواتە ئەلحەی ئەو زاتەیە کە گۆڕانی بەسەردانایە، ئەلحەی ئەو زاتەیە کەوا بیدایەتی نییە و ئەلئەوەلە هەمیشە هەبووە و ئەو زاتەیە کەوا نیهایەتی نییە ئەلئاخیرە هەر دەمینێ، وەکو دەفەرموێ الله لا إله إلا هو الحي القيوم. الله سبحانه وتعالى ئەو زاتەیە کە هیچ کەس شایستەی پەرستنیە تەنها ئەو نەبی. لۆ تەنها ئەو شایستەی پەرستنە لەبەرچی؟ لەبەر ئەوەی ئەو تەنها ئەلحەیە خاوەنی ژیانی ڕاستەقینە هەر ئەوە هەمیشە هەبووە و دەمینێ. غەیری وی زەمانێک هەبووە، کاتێک هەبووە کە نەبوو بووینە و ساتەکیان بەسەردێ کە نامینێن و لە ناو دەچن. كل شيء هالك إلا وجهه، هەموو شتێک لە ناو دەسی تەنها ذاتی الله سبحانه وتعالى دەمینێتەوە. کەواتە ئەو زاتە کە ئەلحەیە هەر ئەو شایستەی پەرستنە و ئەو ئەلقەیومە هەر ئەویشە ڕاگر و هەڵسوورێنەری هەموو کاروبارەکان. لا تأخذه سنة ولا نوم، و ئەو زاتە سبحانه وتعالى نا وەنەوز نە بۆرژانی بەسەردادێ و نە خەویشی بەسەردادێ. لەبەرەوەی خەو نووسن صفاتی مەخلوقیە، نیشانەی بێهێزیە. ئەو کاتەی ئینسان دەنوێتن ئاگای لە خۆی نییە، ئاگای لە دەستی نییە، ئاگای لە قاچی نییە کە چۆنی ڕاکێشایە، ئاگای لە گەدەی نییە کە چۆن ئیش دەکا و خواردن هەرز دەکا، ئاگای لە دڵی نییە کە چۆن لێ دەدا، ئاگای لە لاشەی خۆی نییە، چ جا بگابەوەی کەوا ئاگای لە غەیری خۆی بیتن. ئەو نووسنەش نیشانەیە لە بۆ ئەوەی کە زاتەکی ئەلحەی هەمیشە زیندوو هەیە کە ئەو ئینسانە و هەموو مەخلوقات بەڕێوە دەباتن. لەبەرەوەی ئەو ئینسانە کاتێک کە دەنووی ئاگای وەکو گوتمان لە دڵی خۆی نییە، ئاگای لە مێشتی خۆی نییە، ئاگای لە گەدەی خۆی نییە، خوایەک هەیە لە بۆی بەڕێوە دەباتن. کەواتە مادام زانیمان ئەو خودایە ئەلحەیە، دەبی ئەو خودایە تەنها پشت بەوی ببەستین، غەیری وی هیچ کەس شایستەی پشت پێبەستن نیە. وەکو دەفەرموێ وتەوەکەل على الحي الذي لا يموت وسبح بحمده، تەنها پشت بەو زاتە ببەستە کە نامریتن و تەسبیحاتی وی بکە بە تەنهایی. و هەروەها پێویستە تەنها داوا و پاڕانەوە لەو زاتە بکەین، غەیری وی هیچیان بەدەست نییە، تەنها ئەوە دەتوانی هەموو شتێکمان لە بۆ دابین بکات و قازانج و زەرەر تەنها بەدەستەویە. هو الحي فادعوه مخلصين له الدين. خوای گەورە دەفەرمێت تەنها ئەو ئەلحەیە کەوا تەنها لەوی بپاڕێنەوە، لە غەیری وی مەپاڕێنەوە، غەیری وی مەکەنە هاوبەش و داوای لێ بکەن. و هەروەها کار و کردەوەکانتان بە ئیخلاص لە بۆ ئەو خودایی سبحانه وتعالى بکەن، چونکە غەیری وی شایستەی ئەوەن یەکەوە کار و کردەوەکانیان لە پێناو ئەوان ئەنجام بدەین. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.